بەناوی خودای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵای خواتان لێبێت. بە ئومێدی ئەوەی کە خێزان و خانوادەکان هەمیشە لەش ساغ و تەندروست بن. عەزیزان، بە هاوکاری هاوکارەکانم، بە هاوکاری میوانە عەزیزەکانم، بە هاوکاری ئەو بەڕێزانی کە لە پشتی کامێرەوە هاوکارم بن، ئومێد دەکەم ئینشاڵڵا زنجیرەیەک بەرنامەی بەسوود بۆ خێزان و خانوادەکان پێشکەش بکەین بە ناوی نۆماڵ. نۆماڵ بەرنامەیەکی تازەیە، بەرنامەیەکی نوێیە، بەرنامەیەک و شێوازێکی تازەیە بۆ ئەوەی هاوکاری ئێوەی خێزان و خانوادە بن. ئەگەر بپرسن لە سەرەتای بەرنامەکەەوە کە نۆماڵ یانی چی، نۆماڵ واتە ماڵی تازە. کاتێک کە کچ و کوڕێک ماڵێکی تازە دروست دەکەن، کاتێک کە کچ و کوڕێک دەچنە ماڵێکی تازە، جا لەوە ئەچێت ئەو ماڵە تازە ژوورێکی سەرەوەی سەربانی خۆیان بێت، ژوورێکی تر بێت کە لە تەنیشتی ماڵی باوکێتی یاخود چەند ژوورێکە و لە ماڵی باوکی جا دەکرێتەوە، بەڵام بە ماڵێکی تازە حساب دەکرێت، بە حکومەتێکی تازە دروست دەکرێت و حسابی و کۆڵێت فیدراڵی کۆنفدراڵێکی تازەی بۆ دەکرێت کە لە ماڵی باوکی جا دەبێتەوە، لە ماڵی دەتوانین بڵێن خەسووی جا دەبێتەوە گەر حسابی کچەکە بۆ بکەین. نۆماڵ دەوێت پێتان بڵێت کە هاوسەرگیری یانی چی؟ گرنگی هاوسەرگیری چییە؟ بۆچی هاوسەرگیری بکەین؟ بەڕێزێک دەڵێ دکتۆر لەم قەیران و بێتاقەتی و ناڕەحەتی ئێستا کاتی هاوسەرگیریە، ئایا هاوسەرگیری هەر بە جددی قەیران و شەڕ و ئاژاوە و نەبوونی دەزانێت؟ ئاەت نەتان بیستووە کە خەڵکە بووە لە کۆڕەوەکەیە، من بیستوماڵن لە کۆڕەوەکە بەدەم ڕێوە ژن و ماڵی دەستکەوت و عایلی دەستکەوتووە و لە پێنجێن ماری بڕیوە؟ ئایا دەست نەتان بیستووە کە خەڵک دێ هەیە جاروایە لە شەڕ و ئاژاوەشە، چکە خێزان و خانوادە زۆر پەیوەست نییە بە بارودۆخەکانەوە؟ ئایا نەتان بیستووە خەڵکێ لە دەروەوەی وڵات بەدەم خارجەوە بەچوون بۆ خارجەوە ڕەنگە ئافرەتێکی بەدڵ بوو بێنان کوڕێکی بەدڵ بوو بێت و زەواجێک دروست بوو بێت لە وڵاتێ لە مملەکەتێ؟ ئایا نەتان بیستووە کە خەڵکەیە لە فەلوجەوە یان لە ئەنبارەوە یان لە شوێنەکانی ترەوە کە بە ناوی ئاوارەوە هاتووە بۆ عێراق یان بۆ کوردستان، بۆ سلێمانی، بۆ عەربەد، بۆ شوێنەکانی تر، بەڵام ڕەنگە گونجای بێت ژن و ژنخوازیەک لە بینی کورد و عەرەبیشە تەنانەت ڕوویدا بێت. کەواتە ئێمە دەمانوێت پێتان بڵین کە بۆچی هاوسەرگیری بکەین؟ ئایا کچ و کوڕ چی بکەن و چۆن خۆیان ئامادەکەن بۆ هاوسەرگیری؟ ئایا تەنها بوونی ئەندرۆجین لە پیاوە و بوونی ئیسترۆجین و پرۆجیسترۆن لە ژنا بەڵگەیە لەسەرەوەی تر شوڵی لێ هەڵماڵی و خێزان و خانوادە دروستکات، یان زۆر شتی تر هەیە، یان زۆر ئەفکاری تر هەیە، یان زۆر هەنگاوی تر هەیە کە بگرێتە بەر؟ ڕەنگە نتوانین ئێمە لەم سەرەتایەوە پێتان بڵین کە چی خاڵ و چی ئەو بابەتانە چیە بۆ جەنابتان باسی دەکەین، بەڵام ئومێد دەکەین بە درێژایی ئەم زنجیرە بەرنامەی کە نۆماڵ پێشکەشی ئەوەی دەکەین زنجیرەیەک بابەتی نوێگەری، زنجیرەیەک بابەتی وەکوڵێت ئینفۆرمەتیڤ بە معلومات و بە زانیاری بە ئێوە بدەین. بۆ زانیاری بەڕێستان من هەوڵەدەم زۆربەی بەرنامەکان هاوڕێیەک و عەزیزێکی خۆم لەگەڵ ما بێت، بۆی هاوکارم بێت لە دەردەشەکردنی بابەتەکەیە. بۆ بەرنامەی ئەمڕۆ زۆر خۆشحاڵم لەگەڵ برایەکی عەزیزما دکتۆر جەعفەر عومەر کە پسپۆڕی دەرونیە ئەمڕۆ هاوڕێی بەرنامەکەمە و میوانی بەرنامەکەمە. کاکتۆر بەخێر بێ. زۆر خۆشحاڵم، سوپاس لە بەڕێزت. کاکتۆر با لە خاڵێکەوە دەست پێ بکەین کە هاوسەرگیری چییە؟ ئایا هاوسەرگیری تەنها دامرکاندنەوەی کۆمەڵی هۆرمۆناتە یان پرۆسەیەکی دوور و درێژە و دەبێت کچ و کوڕەکان بیری لێ بکەنەوە؟ بەڵێ بەنای خۆی گەورە سوپاس بۆ بەرنامەکەت، دەست خۆش بە بەرنامێکی زۆر باش و زەڕورە ئێمە لەسەر بنەماکانی هاوسەرگیری و هاوسەرداری بزانین، چونکە بەڕاستی پرۆسی هاوسەرگیری پرۆسەیەکی گرنگە، بنەما و یەکەمی کۆمەڵگایە و دواتر نەتەوە و دەوڵەتە. هاوسەرگیری پرۆسێکی کەسی کۆمەڵایەتیە، تەنها کۆمەڵایەتی نییە، بەڕاستی بەشێکی گرنگی کەسیە، پڕکردنەوەی بەشێکن لە پێداویستیەکانی خودی مرۆڤ و کۆمەڵگا و تەنانەت جیهان. ئەتوانین تەنانەت بە ئامانجەکەی درێژکەینەوە بڵین داخوازیێکی ئاینیشە تا ڕادەیەکی زۆر لەسەر تاکەکان کە هاوسەرگیری دروستکەن، لەسەر ئەوەی ئایا هاوسەرگیری درێژخایانەیە کورتخانە بەدڵنیایی و هاوسەرگیری پرۆسێکی دوورمەودایە، کورتخایان نیە بە هیچ شێوازێک، لەبەرەوە پرۆسێکی گرنگە بۆ ژیان و سەرچاوەی سەرەکی بۆ سەرچاوی ترمانەیە بۆ بەردەوامبوونی نەوەی مرۆڤایەتی، سەرچاوی سەرچەکەی بریتە لە پرۆسی هاوسەرگیری کە ئەبێتە هۆکاری پاراستنی نەوە و تێکنەچوونی شیراسی کۆمەڵگا. ئەمە پێناسەیەکی سادەیە بۆ ئەوی بڵێن هاوسەرگیری ئایا چییە. لە ڕووی گرنگیەوە توانین چەندین تایبەتمەندی چەندین گرنگی هاوسەرگیری باسکەین. دکتۆر وەکو دکتۆرێک وەکو پسپۆڕێکی دەرونی ئەم پرسیارە لێ دەکەم، ئەتوانی پێم بڵێ ئەو حاڵەتە چییە یان ئەو شێوازە چییە یان ئەو باگراوندە چییە کە وا لە کچ و کوڕ دەکات بیر لە هاوسەرگیری بکات؟ ئایا تەنها زیادبوونی هۆرمۆناتە
یان ژینگەش دەورە بینێت یان بارودۆخیش دەورە بینێت یان تۆڕی کۆمەڵاتیش دەورە بینێت چکەمە زۆر جار دەڵێن کە کچوکوڕەکان تۆزە هۆرمۆناتیان بەرز دەبێتەوە دەسەکەن بە قلیبلیەک و بیل لە زەواز دەکاتەوە ئاشتی تر دەورە بینێت یان کاتەکەی چۆن چۆنیە خۆی هەمووی کاریگەری هەیە ئەوەی باست کرد هەمووی تەسیراتی هەیە بەس تەسیراتی سەرەکی و یەکەمی بریتە لە غەریزەی مرۆڤ بۆ هاوسەر یعنی مرۆڤ پاڵنەرێک لە ناو جسمیا هەیە کە پاڵی پێوەنێ هاوسەر بنیاد بنێ ئەم غەریزەیە هاوکارە بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی مرۆڤ پێداویستیەکانی لە ڕووی پێداویستی هەست و سۆز تەواوکردنی لە ڕووی پێداویستی سێکسی و جنسیەوەکە پێداویستە سێکسەکانی مرۆڤ لە ڕووی پێداویستی مرۆڤ بۆ بوونی کەسێکی تر کە بیخاتەوان و نەوەیەکی درێژ بێ بۆیە ئەسڵی خودی خۆی هاوسەرگیریەکە پاڵنەرە ینی غەریزەیەکە لە منە خوا بنیاتی ناوە دروستی کردووە کە منە بێ هاوسەرگیری کەم بەڵام دەرئەنجامی ئەم هاوسەرگیریە تێربوونی زۆرێک لە غەریزەکانی ترە بە تایبەت بەهێستنی غەریزەی مرۆڤ کە لە مرۆڤە پاڵپۆنەری مرۆڤە بریتە لە غەریزەی جنس ئەمە توانیت بیڵێن ئایا ئەگەر ئاستەکان دابەشکەین بۆ نمونە کام غەریزیان پاڵنەرێکی بەهێزترە بۆی کە مرۆڤ هاوسەرگیریکە لێرە کە باسەکەمە باسی هاوسەرگیریە تەمەنی خوار 20 ساڵ لە مرۆڤ زیاتر پاڵنەرەکە پاڵنەرێکی سێکسیە بۆیە زۆربەی ئەتوانین ئەمە بڵێن من زۆر جار لە توێژینەوە ئاماژەی پێکرێ بەڵام زیاتر وەکو ئەزمونێکی کەسیش زۆربەی کێشەکان کە دروستە بێ و خێزان هەڵەوەشێتەوە ئەوانە کە لە خوار تەمەنی 20 ساڵن چونکە تاکە پاڵنەر و بەهێزترین پاڵنەر لەو قۆناغی بریتە لە تێرکردنی غەریزەی جنسی جا کچ بێ یا کوڕ بێ بۆیە زۆر جارم بە نمونەی هێناڵێن ئەو کچ کوڕانەی کە لە تەمەنی مراهقی هاوسەرگیریەکەن یا کچەکە زۆر ناشرین یا کوڕەکە زۆر ناشرین وتیان زۆر جوانە بۆ چونکە پاڵنەرەکە وەنە بۆ چاوی بەستراوە بەس یەکشت بووە ئەوەی کە تۆ باسیەکەی ئەندرۆجین تەستۆستێرۆنی نێرەکە یا مەیەکە هۆرمۆنەکەی بەرز دەبێتەوەوانە شتێ بکە هاوسەرگیریکە لە دوای ئەوەوانە قۆناغی عەقڵمەندی و هۆشیاری مرۆڤە کە مرۆڤ ئەزانێ پێویستی بە کەسێکە بۆ تەواوبوون و کاملبوونی کەسێتی خۆی کە ئەمان تەنانەت تەمەنێکە ئەم تەمەنە ناتوانین بڵێن بیست بەڵام تەمەنەکە وەکو تەمە حسابەکەی لە تەمەنی 20 بۆ 35 جا مرۆڤ لەم تەمەنە زیاتر ئەم هەست و شعوری بۆ دروستە بێ لە دوای ئەو تەمەنەوە تەمەنێکە تەنها پێداویستە بۆ بوونی منداڵ یعنی لە دوای 35 چلەوە ئەوەی کتریان کە پێڵێن کە مەژە بەڕاستی مشکلە دروستەکە لە خێزانە بریتە لە فشاری کۆمەڵگاکە بۆی کە هاوسەری هەبێ ئەم کەسە و خۆپاراستنیەتی لە قسەی چواردە و کەسانی تر و هاوسەرگیری بۆ ئەوانی ترەکە بۆی ئەگە سەرنج بێ لەم بینەیە ئەبین هەموو خەرزەکانی تیا بەڵام باشترین ئەوەیە کە لە ناوەڕاستایە مرۆڤ هەم ئارەزووی جنسی هەم تەواوکردنی کەسێتی خۆی لە ڕووی کەسێتی لە ڕووی کۆمەڵایەتەوە هەم لە ڕووی بوونی مناڵ و نەوە و خستنەوەی نەوە هەم لە ڕووی تەواو تەکمیلە و دروستکردنی هەستی بە پرسیارەتی لە خودی خۆیان دروستیەکە بۆی هەموو ئەمانە پاڵنەرن ئێستا بەداخەوە یان ئێستا ئەوەی کە ئێستا زۆر بۆتە هۆکار بۆ ئەوە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەیە کە بینی بۆ ئەمەمان ڕۆژانە ئەی بینین وروژانێکی تۆڕە کۆمەڵایەتی ببرە هەموو میدیا بە عام وروژانێکی زیاد لە حەد وروژان دروستەکە ئەم وروژانە پرسیارێک کاکتۆ من لەبیر مەجارێک ئافرەتی تەلەفۆنی بۆ کردم با نایبنین پورە مەنیجە ئەڵێ دکتۆر من عەجیبم لێ دێ کوڕێکم هەیە 22 ساڵە ساڵە 2 ساڵەشە پەیمانگای تاوا کردو بە زۆری ئێمە ژن ناهێنێ کوڕێکی ترم هەیە 14 ساڵە وڕکی لەدام داژنمەوێ یعنی ئەو تەمەن پرسیارەکەی لە من ئەوەیە کە ئەم جیاوازیت چیە ئەم فەرقەت چییە ینی تەمەن وەڵامی من ئاوا بوو کە ڕەنگە تۆش وەڵامێکت پێ بێ کە دایجان ئایا ئەم سەیری تۆڕی کۆمەڵایەتیەکە یان نا سەیری فلیمی پۆڕن دەکات یان نا ئایا سایت و پەیجەکان چییە کە سەیری دەکات و تێکەڵاوی چی دەبێت و لە چی ژینگەیەکایە چکە ئەشێت کۆمەڵی کوڕکچی لەبەردەستا بێت و لە چواردەورا بێت کە وروژان دەبێت لەبەرەوە ئایا ئەم جیاوازیت چییە بوو ئەمە کوڕەکەی 22 ساڵە بە زۆریش بێت ئەڵێ ئیلا یەکێکت بێنم ئەڵێ نایهێنم من چیم داوە لەوەی کە خۆم توشکەم ئەمە کەی تێش حەشی لێر گیراوەڵە ئیلا ژنمەوێ بالضبط ئەمە بریتە لە تێڕوانینی تاک وە لەگەڵیشە پاڵنەرەکانی کە ئەمانە هەموو بۆچ من پاڵنەرم بۆ دروستە بێ یان چی شتێک واکەم پاڵنەرم بۆ شتێک بۆ دروست بێ و هانم بدە تەحفیزم کا بۆ کارێک هەموو هۆکارەکان وازح لە چواردەورۆ زۆری بۆمان دێ بەشیشی ناوەکیە بۆ نمونە لە پرۆسی هاوسەرگیری یا وەگوتم غەریزەکەی بوونی و هاوسەرگیری و تەواوکردن ئەوانە و غەریزەی جنس زۆر پاڵنەر لە تەمەنە 14 ساڵەکەیە ئێستا لە ناویە ئەکوڵێ و تازەیە کە سەرەتایەکە بۆیە هەر وروژانێکی کەم وروژانی کەم تەنانەت بە بینینی جستەیەشی مێ ئافرەت لە تەلەڤیزۆنە لە شوێنێکە یا بە دەنگێ بە سەوتێک یا بە کەسێک کە ئەی بیستێ زۆر جار پێماڵێنم من بەس بۆی کە زۆریان پێوتم زۆریان باس کرد و ئارەزووی ئەوروژێ بۆی ئەم پاڵی پێوەنێ ئەو کارە بکات دووەمیان ئەوەی کاگاتە دوای 22 ساڵ و قۆناغێکی جیاوازە فکرەکاتەوە بیرەکاتەوە ئایا ئەم پێداویستەکانی هەیە بۆی هاوسەرگیری بکە ئایا ئەتوانێت هاوسەرگیری چکە تەنها غەریزەی ئەوە نیە ئەزانێ ئەم غەریزە جنسەکە مهمە بەس شتیتری هەیە ئەو بەرپرسیارەتەکانی خوێنێتەوە بە 14 ساڵ 15 ساڵ ناتوانێت بەرپرسیارەتەکان بخوێنێتەوە تەنها یەک شتە وەکو چۆن هەر بۆ نمونە بێنەوە مناڵە ورکە گرێت لە مەساسەیەک بیخوا
ئەویش وەرکەگرێت لە ژن بیهێنێ نازانێ ئەمە چییە بۆ چییە بەس ئەوەیە لە کۆڵ خۆی بکاتەوەە شتێکە دەری بڕێ لەبەرەوە بەڵێ بەدڵنیاییەوە میدیا یەکێکە لە هۆکارە سەرچەکانی وروژاندنی سێکسی کە وروژاندنی سێکسی ڕوویدا هاوسەرگیری پێشوەختە زیاد دەبێت لەناو تاکەکانە ئێمە خۆ دڵخۆشی نەگەر هاوسەرگیری پێشوەختە دروست بێ بەداخەوە کاری ینی سێکسی بەر لە هاوسەرگیری یان بێ هاوسەرگیری دروستە بە کەسایی بین لە کۆمەلگای بەربڵاوە ینی بەداخەوە ئەماناڵین خەڵکێکی زۆر مناڵە کچە ینی تەنانەت باز لەواکە یعنی لەچێ لە دیاردەکان دیارە جیهانیەکان لە کوردستانە نیە بریتە لە هاوسەرگیری هەرزەکار عفەن سکپڕی هەرزەکاری کچێکە هەرزەکارە تەمەنی 15 ساڵ سکی هەیە لە کۆمەلگای ئێمە نیمانە وەکو دیاردە بەس حاڵەت هەیە ینی ئەمە خەریکە ئەبێت ئەمە دروست ئەبێ کوڕێکە چۆن خاڵی کاتوانێ وە هۆکارەکانی بەردەستن ینی من بۆ کارێک بمێ ئەنجامی بم بۆ منە چۆن جگەرە کێشان پاکەتێکی بە 250 دەست دەکەوێ ئەم کارش بەڕاستی وای لێ هاتووە بۆ ئەمەش واکە هەندێک کەس هەیە نەخێن بەهۆی کللتوری خێزانی بەهۆی لایانی بەهێزی ئاینی خۆیەوە گەنجێکە تازە پێگەیشتووە ئەوێت تێریکە و کاتە پەنابە بۆ هاوسەرگیری جوان بۆی لەمە کاکتۆر قەناتمە وەکو هاوڵاتیانی بەڕێز کە ئەم لە ئەمەژە لە قسەکان جنابتە وەردەگیرێت کە دۆ بێ زۆر ئاگاداربی لە سوۆسیال میدیا زۆر ئاگاداربی لە سەیکردنی تەلەڤیزیۆن زۆر ئاگاداربی لە بەکارهێنانی ئەنتەرنێت تەنانەت کللتورێک هەیە لە ماڵ و خانەوادەکانی کوردی خۆمانە زۆر لایەن ئاساییە کە کچ و کوڕ بۆ هەندێک شوێن برن یان تۆ کچێک 14 ساڵە 5 ساڵ ئەبرێت بۆ حەفلەیەکی مناسبەیەک و سەرچۆپی و گاوانی و تەرتیباتێک گیراوە ئەو هەموو وروژاندنە ئەو هەموو خەڵکە ئەو هەموو کچ و کوڕە لە بەرچایەوە قۆڵیان بە قۆڵ یەکا کردووە تۆش کچێکە 14 ئەم حاڵەتانم زۆر بینیوە دکتۆر گیان زۆر باشەی خوێنکەوەتی کاتە لە بە ملی شکاوم یەک دوو هەفتە پێش ئێستاکێ بردم بۆ حەفلەیەکی خزم ئامۆزایان پورزا بەڵام هەستم کردو لە دوایەوە سار بێتەوە بۆ لەبەرەوەی کە وەکو قسەکەی جەنابەت کە بارودۆخێکە بینێ واقعێکە بینێت ئەمیش تقریبا زۆربەی عاتیفە دەورێ بینێ عەقڵ دەور نابینێ شتێک نییە بە ناوی ئەوەی آخر من کاتی خوێندنمە کاتی سەرکردنمە کاتی داهاتوومە کاتی مستەقبلمە ئەشی ئەو بڕیارە نمونێت لێرە لە نێرە زیاتر غەریزە جنسیەکە زۆر زاڵترە لە هەرچەنە مێشەیەتی زاڵە لەو قۆناغەیە غەریزەیەکی تر هەیە لە غەریزەی دەرکەوتنە ینی دەربکەوێ و شکل و شێوازێک بۆ نمونە ئەوەی کە تۆ باسیەکەی یعنی کە ئەو عەزیزیە سپیەکە بینە لە بەریا و شکلێکی جوانی و هەموو وێنەیە ژیرێ غەریزەکەی پاڵی پێوەنە زیاتر هانی بە بیوروژێنێ بۆ ئەو پرۆسەیە ئەو هەڵ بدە ئەوش ئەو بەڵێ ئەو هەمان شت بۆی بەدەبەست بێ بۆ زووتر بۆیە لەبەرەوە ئەوای لە دێک خەیاڵی لە شوێنێکی ترە کە هێشتا کاتی نەهاتووە کاتی هەبێ زۆر باشە کاکتۆر و پسپۆڕێکی دەرونی بینەر سیرمانەکات دایک و باوک زەرور سیرمانەکات ئایا نەخۆشیکی دەرونی هەیە بیزاد ئەم نەخۆشیە دەرونیە وای لێ بکات کە حەزی لە ژنهێنان بێت تەنانەت ئەگەر ژن یەکەمیشێ بێ یاخود بەعکسەوە نەخۆشیەکی دەرونی هەیە وا لە کچ و کوڕەکان بکات کە بڵێت من حەزم لە ژنهێنان نییە و تەنانەت بگاتە حەدیەوەی کە ڕقی لە ڕەگەزی بەرامبەر بێ وەڵامی و پرسیارە دەمەوە بەس یەک پرسیارتر ئەگەر دواتر باسێکی من بیرم چووە ئایا چی نەخۆشیشی دەرونیا لەم بەنامەیەکی تا بە تایبەت باسەکەن کام نەخۆشی دەرونیانە نابێ هاوسەرگیریکەن چکە زۆر گرنگە بەڕاستی یەکێ لە کێشە گەورەکانی ئێمە لە کۆمەلگایەوە لە ژنی بۆ بێنە با بێ بە پیا و چاکە بێت یا بێ بە شوو بە خۆی بێ درستگای زۆر جار حاڵەتە هەیە تایبەت باسیەکەین شەڕەکە تووشی ئافرەت ئەڵێن ئەم پیاوە زۆر تەواو نێژنێکی بۆ بێن وازان ژنینە وەکو حەزە چارەسەر ئەو پرسیارە بەڕاستی بە یەک قسە وەڵام نادرێتەوە لەم کورتایە بەس سەبارەت بۆی نەخۆشیەکمان هەیە پاڵی پێوەنێ بەڵێ نەخۆشیێکی دەرونیمان هەیە کە من پێڵێن شادبوونمانیای پێوتر لە جۆری دوو جەمسەریە کەسەکە یەکێک لە نیشانە سەرەکیەکانی بریتە لە بەرزبوونەوەی ئارەزووی جنسی یعنی هەر خۆی تایبەتمەندیەکیەتی یعنی یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە ئارەزووی جنسی و پاڵنەری جنسی زۆرە بێ حەز و خولیای زیاد لە حەدە ئەمەد بەڵێ سەرکێشێ بەڵێ ئەمە چەندم هەیە مەسەلەن دوو جەمسەری سێ جۆری هەیە لە جۆری دوم کە سووکی شەتاڕادەیەک یعنی ئەمە دکتۆر خۆم پێ ناژێت جارە بچم مەسەلەن لەگەڵ ئافرەتە ئیشەکەکەم خۆی پێ ناژیرێ دەسەڵاتی پاڵنەرەکەی زۆرە ئەمە بە دەسەڵاتی خۆی نییە بەڵام یعنی وەکو سنتەری مێشکە حاڵەتە دەرونیەکەی کاریگەری سەر هۆرمۆنەکانی بە دڵنیایەوانە پاڵنەرێکی زۆری هەیە یەکێک لە نیشانە سەرچەکانی ئەگەر ژنی یەکەمێ بێ و بە تەماژنی دووەم بێشی ئەم نەعاشەتی هەبێ ئەمە تا ڕادەیەک لەوانەیە ئەم جۆر ئەمە نەخۆشیە بەزەم نەخۆشە بەس ئەو تایبەتمەندی نییە من دیار ئەمێتی جا حەو نیشانەی هەیە هەرو تایبەتمەندی نییە ئەوە هەر کەسێک ناتوانم لە ئەو نەخۆشی هەیە لە بەرنامەکەی دوات کە باسمان کرد کام نەخۆشیانە نابێ هاوسەرگیریکەن ئەوەش باسەکەین بەس ئەم یەک تایبەتمەندی نییە حەو تایبەتمەندی زۆر سەرەکی هەیە کە ئەمە لە ناو یەکێکیان نەخۆش شاردۆتەوە بۆیە ئێمە پێڵێن چی یەکێک لە ئەنجامدانی کردەی چالاکی ئامانجدار زیاد لە پێویست
ینی بۆن سێکەس کردنیشی ئامانجدارە ئامان چوومە بەسێکی لە پشتەکە تێبوونی غەریزە و دروستکردنی مرۆڤێکە بەس ئەم زیاد لە پێویستەیکە و جاریە بە مەترسیش ئەیکە بەبێ بەکارهێنانی کە لای ئەمەمانە مەسەن وەگوتم کەمترە بەس لە وڵاتە مەسەن بەبێ کۆندۆم بەبێ بەکارهێنانی هیچ خۆپارێزیەک و کردێ لەگەڵم کەسێکە ئەنجامەدە بەڵێ ئەمە ئەگونجێ وای لێ بکە ئارەزووی زۆر بێ ئەی باشە نەخۆشیەکمان هەیە کە پیکاتەوە تیچی پێ نایەڵێ بەداخۆیان کوڕبەتەنانەوەزەواجێکی چکەم ئەمە لە نێری شەهروایە لە مێ شەهروایە ئەمەدانەمان زۆرە من بە حکمی پەیمانگای خۆم زۆر دێتە ڕێم کە مارەی بڕیوە هەتا مارەی بڕیوە بۆی شێت بووە عاشق بووە ئەڵێت سێ جوهات جاخەری بووە تیاڵدان بخۆم لەسەری ئێستا کێ لە سویچەوە کوژاوەتەوە ئەڵێ وڵی حەزم لێنی و حەز ناکەم چاری بینم ئایا ئەو هۆکار چیە؟ بەڵێ وەکو ئەگەر لەسەر غەریزەکەەوە بڕێن ئەوە بەڵێ هەندێک نەخۆشی دەرونیمان هەیە بەس ئەمە مانەوەنی هەر کەسێک حەزی لێ نەمە لەوانێ هۆکاری زۆر من هۆکارلاوچە کۆمەڵایەتی بێ لاچە کەسی بێ لەوانێ سەبت لەوانەیە مەسەلەن بیری کرد ئەم کچە پێوین لەگە کەسێکی درا یان کوڕە پێوین لەگەڵ کچێکی ترا هەیە ها ئەمە ساردیەکاتەوە ئەوان ئەوە ناگرێتەوە بەس بەعام خەمۆکی شکل و نەخۆشیانەی کە ئارەزووی ئینسانە کوتێتەوەی کوشێت و کەمیەکاتەوانێ یعنی چێژی لێ وەرناگرێ و ئەوەی کە کەمتر ساردن بۆ هاوسەرگیری ئەوەی کە تۆ ئاماژەت پێ ئایا نەخۆشیێکی دەرونی هەیە بەگشتی لە جۆری شیزۆفرینیا ساردن بە هاوسەرگیری کە هەر خۆیان ینی ئەمە پێڵێن ئیرادیان نییە پاڵنەرێکیان نییە بۆ ژیان و حەز و ئارەزویان کەمە بێتەوە بۆیە هاوسەرگیری لەلای ئەوان شتێکی هەڵەیە و چونکە هەر حەزیان لێنی حەزیان لەو کردەی سێکسی و جنسی و پەیوەندی خێزانی ئەو بابەتانە هەرچەندە ئەگەر بە من بڵێ ئەڵم بڵێ نابێت هاوسەرگیریشکە جۆری شێندە جۆری شیزۆفرینە هەر نابێت بیکات ئەوان بەڵێ ساردن و وەگوتم خەمۆکی بەڵە ساردە ئەوانیش مەسە ئارەزویان دا ئاوازێت تەنانەت هەمان ئەوانەی مەسەلەن ئەگەر کرا باس ئەوەش بکرێ مەسەلەن لە سەرەتای هاوسەرگیریە کچ و کوڕێکن ناتوانن پرۆسی هاوسەرگیریەکە ئەنجام بن بە یەکەوەشەوە کاری سەرجی ئەنجام بن کە ئەمە شکل کێشە گەورەکانی خێزانەکان ڕۆژانە حاڵەت ڕوبەڕوومانە بێتەوانێت تەنانەت کەی سەبینی کە ئەمە کێشێکی دەرونیە ئەتوانێت ئەمانە باس کرێ چکە هۆشیاری بۆ ئەمە زۆر گرنگە سەرەتای چارەسەرکردن لێ تێگەیشتن لەم کێشەیە و چتەنان چۆنێتی چوونە پێشەوە ئەنجامدانی پرۆسەکە هەموویەتە بە ئاسانکاری بەوە بڵێ هەندێک گرفتی دەرونیشمان هەیەکەوە کە مرۆڤەکە سارد بێ وەکو چۆن هەندێک نەخۆشی جەستەیشمانێکە ئینسانەکە پاڵنەری جنسی نامێنەوە لەوانێ نەخۆشیی غودی هەبێ لەوانێ نەخۆشیی پرۆستاتی هەبێ لەوانێ کێشەیەکی جەستەدی هەبێ کە بۆ نمونە زەخت و شەکل لە ئینسانەوە کە ئارەزووی داوەزێ فەقەراتی پشت ئارەزووی داوەزێ ئەمانە بەڵام وەکو بڵێن ئەوەی کە سارد بێ بە هاوسەرگیری زیاتر مەسلەی شیزۆفرینیا زۆر بە کەمی حەزیان بە هاوسەرگیری هەیە بەتایبەت کە هیچ پاڵنەرێکیان نامێنەوە ئەوەی کە زۆریش پاڵی پێوە بنێ مانیە و شادبوون هەندێک جار ئەگەر لە نەوبەکەیا بێ لەوانەیە سەر کێشێ بۆی لە ناکاو هاوسەرگیری بکات دوایی کە دەرەکەوێکم کە سەر ساغ نییە بەس لە نێر ومێ هەردووشی ئەگرێتەوە ئەمە حاڵەت زۆرە بین کاکتۆر پێشەوەی بچینە بابی گرنگەکە و ڕەنگە لە بەرنامەکانی داهاتووش زیاتر لەسەری باسکەین بەڵام حاڵەت زۆر ئەبینم من لە کچانە زیاتر لە کوڕان کە تووشی فۆبیا بوونە تووشی ترس بوونە لەم پرۆسەیە زۆر جار مەسەلەن کچەکان یانێ زۆر بەواقعی کە ئەیان دوێنم ئەڵێ دکتۆر من دووسێ پرۆسەی وە کۆڵی هەڵا و هەڵە نەتیجەی هەڵم لە زەواجا بینیوە بۆیە ناتوانم زەواج بکەم یان خوشکێکی بەداخەوە تەلاق دراوە یان براژنێکی بینیوە بەدەست براکەی و چۆن بۆتە پەن یان خوشێکی تری بینیوە کە چۆن هاتۆتەوە سەرماڵ و تێتی خۆزگا تا مردن تەماتی سوورۆکراوە بخواردەیە بەڵام تووشی ئەم بێتاقەتی و ناڕەحەتیە نەبوومە لەبەرەوە ئەم حاڵەتی فۆبیایە ئایا بە نەخۆشی دەرونی حساب بکرێت یان خەڵکێکی باوا بڵێن خەڵکێکی ناکەسپەجە هاتووە زۆر ترش و خوێی پێوە کردووە و ئەم کشەی ترسان و نەگەشتوتە نەخۆشیێکی دەرونی بەس ترسێکە ئەتیادی بۆی دروست بووە بڵێ ئەوی بەڕێزت باس کرد بە هیچ شوێک نابێتە نەخۆشی دەرونی بگرەوەکو ئاماژەت پێدا هۆکارەکانی وازەح و ڕوونە کە زۆر بەربڵایمە پێڵێن بە دێوەزمەکردنی هاوسەرگیری یان هاوسەرگی بۆتە دێوەزمەیەک ئینسان لە دوورۆ لێ ترسێ بەخوا ینی بۆ نمونە پۆستێکەکە لە فەیسبووکە ژن ئاوایە گشتاندنەکە زۆر مەترسیدارە ژیانی هاوسەری ئەگەر توی خۆی توش کرد و قوڕ بەسەری قوڕ بۆ خۆ گرتەوە بەخوا تازە تۆشتاوە هەجاتبوو بەرە منێکێ لەو ئافرەتان لەو قسەی جەناب تۆ بیرمەکە تۆ لە دکتۆر لە ئینستاگرامێکی خێزانیام قسەی ژنی وان بیستووە ئەگە تۆ دەستی تۆ بیخوێنی تۆ ڕەنگە بە حیاتی نزیکی ژن و ماڵ و خێزانەوە کەوش بەخۆی کێشەیەکی گەورەیەکە ڕەنگە کۆمەڵە کەسی کە فاشلن لە پرۆسەکەی خۆیانە فاشلە لە هەڵبژاردننی ڕەگەزی بەرامبەرە ناکرێ ئەمانە بکرێ بە نمونە چکە ئەو کەسانش دەمهەراشن وەکوڵە لێزانن لە هۆننەوەی و کێش ئەڵێ بۆ لایک و کۆمنت ئەم قسانە ئەو دەمهەراشی و لێزانیە وای لێ کردووە کە لەگەڵ هاوسەرەکان نەژی هاوسەرەکە کێشەی هەبێت بۆیە بەڕاستی ئێمە ناڵین هاوسەرگیری هیچ ناڕەحەتیشی تیان توانی باسیکن دەهەن کێشە باسکەین بەس لەسەر ناڕەحەتیەکانەوە چێژ و خۆشیەکانی زۆرترە کەم باس چێژێکی سەرنەوە بۆی مەسەلی جنس نەخێر بەشێکی لە پرۆسەکە ئەوەیە ئەگەر باسێکی لەوانێ کەمترین کاتی پرۆسی هاوسەرگیری بۆ مەسەلی جنس بێ زۆرترین کاتی بۆ شتی ترە چێژی لێوەربگرێ بەڵێ بەڕاستیەمانە هەمووی هۆکارێکی هۆکارەکان وازەح ڕوونە یعنی
بەڕاستی ئەگەر بتوانم ئەم قسەیە بکەم مەسئولیەتی هەڵەگرم بە بەرنامە کار لەسەر ئەو ئەکرێت کە هاوسەرگیری ناشرین بکرێت چونکە بەدیلی هاوسەرگیری پرۆسەیەشی ترە کە شڵەژان و تێکدانی کۆمەڵگایە بۆیە بە بەرنامە کار لەسەرەوە ئەکرێت لە سوۆشال میدیا لە تەلەڤیزۆنە کەسێکە کە مەسەرەن بە شانازی بەواکە کە جیابۆتەوە تەلاق درراوە و جنێوەدا بە پیا جنێوەدا بەژن ئەمانە ناشی نەکرێت بەڵام ئەمانە هۆکاری هەیە ئەوکو هۆکارە کۆمەڵایەتی و کەسی و تێکەڵەکان بیزڵبێت مەسەر زۆر جار دکتۆر باشە من خێزانەکەم سێ کەسیان جیابوونەتەوە منیش ئەترسم هەمان کارم بەسەر بێ ئەم ترسە نابێتە فۆبیا بەس هەمانە فۆبیا هاوسەرگیریشمان هەیە ئێمە جان بۆ هەموو شتێ فۆبیامان هەیە نەخۆشی بێ بەس ئەوە نەخۆشی نییە نەخێر ئەوە ترسێکی کەسیە کە بە هۆکارەکان بۆی دروست بووە هەندێک هۆکاری تیش کاریگەری هەیە تەمە زۆر مهمە کاکتۆ لێرە ئەکیدم باشی لێزانیدەوە کە ئێمە ئەو کەسانی لە سەر و تەمەنی سی بەتایبەت لە سەر و 35 هاوسەرگیریەکەن زۆر حەزەرەکەن بۆ زۆر جارم کە دێ بۆ لای من دکتۆر مەسەن هاوسەرگیری نەکردووە بۆ حەزەرەکە من پێ لە موازە خۆش ێزانێ خزمی نزیکی زۆری هەڵی بینەوە ئەوە بۆ تەجر ئەزمەکان چیە خزمێکی نزیکی جابەتەوە خوشکەکەی بەردەوام کێشە و مەشاکیلی هەیە لە مەسەلەن بینیەتی فلان ئافرەت خیانەتەکە پیاوێکی ژندارە و ژنی گەلگە ژنێکی تاخ ئەم هەموو ئەزمونە ترسی بۆ دروستەکانەوە ئەوان زیاترە بێ بۆی لەوان حەزەر زۆر توندە وەک لەوەی کە تەمەنیشی تەمەنی 20 بۆ 30 ئەوانە بێ ئەوانش کاریگەری بەڵام جۆرێکمانێ هەر فۆبیایە ینی ئەوە نییە بڵێ مەسەلەن ئەو جۆری تۆ باسەکەی ئەو کە باسی شووی لا بکەی یا باسی ژنێنەی لێ بکەی ئەژنۆشکێ ئەو گوابێ عنیتر تەواو نیشانەکانی دڵە ڕاوکیە تەنگە نەفەسە بێ بەتاقەت بە دەمی وشکە بێ خۆی ئەپارێزە لەوەی هاوسەرگیری کە حاڵەتێکی وام هەیە دکتۆر ئافرەتێکە ناوی شوێنەکە نانم کە ڕەنگە لەم بەرنامەیە بیبینێت پێم خۆشە لێرەن کۆمنتێکی لەسەر دیاڵە دکتۆر هیچ عیبم نییە جوانیم هەیە هەتای کردە گاتە بە ناوی گاتەوەی مشتریشم زۆرە ئەوە نەبێت ینی بخوا بەرچوینش بم پۆشتێشم بەڵام سبحان الله کەماڵەکە دێت دایکم ئەڵێ بەیانی کەسێک دێ بۆ خوازبێنین من ئەو ڕۆژە دڵم کوتەکە و بەزم ڕزم یان بێ لە ماڵەوە دەرچم یان ئەبێ بە پەلەشەوە بڵم دایەت خوا ئیزنیان بدە ئەمە حاڵەتە چی فۆبیایە ئەوە جوان نمونونەکە تێنایەوە کیسە فۆبیایە ئەمە عیلاجی هەیە بەڕاستی ینی ئەوە نییە ئەوە بەڕای تۆ پێویستە سپۆری دەرونی ببینی دەرمان وەرگرێ بەدڵنیاو ببینە چارەسەری ژۆگرە چاکشە بێتم خۆم ئەزمموی کەسێکم هەیە کە فۆبیانە بۆ واسواسیە کە من ئەم جۆرە فۆبیانە بەس واسواسی بووە و سێ جار لە خزمە نزیکەکانی خۆی وازی هێناوە جیابەوە دوای واسەگیری کردو بە هۆکاری واسواسی بە عیلاج و چارەسەردای جیاتی خواخێرە بنووسێ شووی کرد و ژنەکە چۆ ماڵی خۆی هیچ کێشەیەکیشی نەبووە مافرەتە ینی هەموو جارەکە من لە پزیشکە بۆتە هین مشتریشمان وەکوین کەیسیشمان بۆ نێرەکە ئەمە نەخۆشی ئەم کەسە چاک بۆتەوە ئەمە چاکە بنەوە نانی لێ خواردووە بەڵێ ئەبیزەوە جەمەسم ئەوە ئەم فۆبیایە چارەسەری هەیە هەندێک جار هۆکاری هاوسەرگیری نەکردن ئەوەی تۆ باسی ڕێک نمونونەیەکە بە فۆبیا بەجارێ واسواسیە مەسەلەن ئەم ئەبینێت دڵی لەسەر مطمئین نییە فکرێتە مێشکە ئۆلوتی وایە چای وایە جوی وایە شتە دۆزێتەوە لێکە یان حاڵەتێکی پێڵەن کاوێژی فکری ینی کەسەکە زۆر بی لە شتەکە ئاکاتەوە ئەم سەریانی ئەگاتە ئەو سەریەوە لە ڕاوکەیەکە یعنی لە ئێستاوە نیچیاتۆ مناڵی بێ مناڵەکەی چۆن بەخێکەوە چۆن دەکاریە ئەمە شەر عیلاجی چارەسەری هەیە بەڕاستی کاکتۆر بەرنامەکەمان بەرەو کۆتایی چێت بەڵام لە کۆتایە مێ پرسیارێکی لێ بکەم دکتۆر جعفەر عومەر وەکو پسپۆڕێکی دەرونی بەڕای تۆ پرۆسەی زەواج و هاوسەرگیری بەرەو استیقراربوونی دەرونی ئەچێت مرۆڤەکان ئایا بەڕای تۆ جارانی ئەیانۆدیان عسکەری یان ژنهێنان بەشەر ئەکات بە پیاو ئایا پرۆسەیە کە بزڵە بدوایە چکە من بە تەجروبەی ژیانی خۆم ئەوانی کە پرۆسەی هاوسەرگیریان کردووە ئیتر لە دوای ئەوە کەمتر بەلای هەندێشتی ناڵین هەمویان بەڵام زۆرینیان بەلایشتی خراپە کەمتر چوونە استیقرارێکی مادیان کردووە دەسی داوەتە کار و کاسبی تۆزە بیرکردنەوەکانی بۆ مەزبوط بووە کەمتر دەسی بۆ حیزبایەتی بردووە کەمتر دەسی بۆ ئەم سەر و ئەو سەر بردووە کەمتر سەر کۆڵان و بەزم ڕزمی کردووە ئایا بەرەو استیقرارێکی دەرونی ئەچێت یان ئەمە پەیوەندی بەشتی ترەوە هەیە بڵێ ئەوانەی ئەگەم پرسیارەکە وەڵامێکی کوتم بێتە جەنابەت بۆ نمونە ئەگەر مەسەلەن بڵێن کەسێک بۆچی هاوسەرگیری ناکات گەنجێکە کچێکە کوڕەکە بۆ هاوسەرگیری ناکات هۆکاری چێکە هاوسەرگیری ناکات بێ حڕ بێ و ئەکۆڵێت سەربەز بەرپرسیارەتی نەخاتە سەرشان خۆی لەبەرەوە بەڵێ هاوسەرگیری یەکێک لە پێداویستە پێداویستێکی مرۆڤایەتیە و دەرونی و کۆمەڵایەتیشە ئێمە لە پرۆسی پێداویستەکانی مرۆڤ حەو ئاستی پێداویستیمان هەیە لە پێداویستە سەرچەکان ناکەوی پێ لە پێداویستە بایۆلۆجیەکان سێکسیتیایە لێ بەدەستیانە لەسەر ئەو پێداویستە دەرونیەکانە کاسکردنە بە ڕێز و بە ئینتیما بۆ خۆی و بۆ کۆمەڵ ئافەن ئاساییشە ئەلێر هەست بە ئاسایشی خێزانیەکە سێمیان پێداویستە کۆمەڵایەتیەکانە کە بریتە لە هەستکردن بە بوونی ئینتیما بۆ کۆمەڵگا بۆ چواردەرۆکی خۆی بۆی لە هەر سێ ئاستە پێداویستەکەەوە چوارم پێنجم بریتە لە پێداویستی فکری و هزریوانە تا چێتە سەرەوە پێڵم پلەی باڵابوونی مرۆڤ لە هەموو خۆناغەکان پێویستی بە هاوسەرگیریە بۆیە مرۆڤێک ئەگەر
هاوسەرگیری نەکرد گەیشتە تەمەنەکە هەر لە بنەڕەتەوانە پێداویستی خۆی دابین نەکرد کە پێداویستی سێکسە لەبەرەوە بەڵێ بە دڵنیاییەوە هاوسەرگیری بەڵێ گرنگە زۆر گرنگەوە نمونەیەکیشەوەی توێژینەوەیەک لە وڵاتی ئەمریکا باز لەوە کاوانەی کە هاوسەرگیریەکەن تەمەنیان درێژتر لەو کەسانی کە هاوسەرگیریان نەکردووە ئەمە قسەی منی قسەی توێژینەوەیە کە ینی مانای ئەوەیە هاوسەرگیری هۆکارێکە بۆ تەمەن درێژی بە تایبەت توێژینەکە ئاماژە بۆ واکەم لە توێژینە وردەکاریەڵە زیاتر لە پیاوانە ئەو هۆکارە هەیە کە تەمەنیان درێژە بێتەوە هەرچەندە ئەفرەتان هەر خۆیان بەپی هەموو توێژینەکان ئەفرەت تەمەنی لە پیاو درێژترە یەخوە سەلامەتی تەمەن باسەکەمان باسێکی خۆشە و کوکۆڵی ئاو کێشە ئەزیزانی خۆم بینەرانی بەڕێز قەنەعەتم وایە ئینشاڵڵا ئەم بابەتە دەکرێت زیاتر دەدەشی زیاتری بکەین لە بەرنامەکانی ترا چکە پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکە تەنها گەنجە جوانەکەم کچ و کوڕە جوانەکەم تەنها بۆ خۆت نییە دەبێ حسابی دایک باوک خێزان خانەوادە بکەی لەبیرت نەچێت کۆتا قسەی دکتۆر جعفەر کە هاوسەرگیری دەکرێت استیقراری دەرونیت پێ بدە خۆشی و ئاسوودەیت پێ بدە تەنها و تەنها بیر لە مەصرفەکەی و بیر لە گرانیەکەی و بیر لە بازارکردنەکەی مەکەنەوە تەمەنا دەکەم خێزان و خانەوادەکان خۆشبەخت و ئاسوودە بن. سوپاس بۆ دکتۆر جعفەر مەسپۆڕی دەرونی ڕێز و خۆشەویستی براتان دکتۆر بەختیار کەمال تا بەرنامەیەکی تر لە نۆماڵ بەخواتان دەسپێرم خواتان